سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان چۆنن باشن هیوادارم هەمیشە باش بن ئەمڕۆ لە یەکێک لە پەیمانگەکانی شاری سلێمانین هاتووی چاومان بۆ مناڵانەکەوێت کە بەشداری بەهێزکردنی وانەکانەکەن بزانین تا چەندێ سوودیان لێ بینیوە و تا چەندێک گرنگە مناڵان بەشداری ئەم خولانە بکەن لەگەڵمان بن فەرموون جوانی حەشم باشی بەڵێ ناوت چییە؟ ڕۆسا ڕۆزا؟ بەڵێ ئەفەری ڕۆزا گیان ڕۆزا؟ بەڵێ ئەوەی لێرە چییەکەنوە بەم هاوین هاتوونەتەوە بۆ ئێرە؟ ئێمە بۆیە هاتوین بۆ ئێرە بۆی دەرس بخوێنین و باشتر بین لە مەکتەب بۆ بەهێزکردنی وانەکانتان وایە؟ بەڵێ باشە ئەی ئەگەر نەی بۆ ئێرە چییە بێ؟ ئەوە لەوانەکان تا زۆر خراپە بیت زۆر خراپە بی؟ چەندێک؟ زۆر زۆر وایە؟ ئەمە یارمەتی وەیە کە ساڵێکی تریش وانەکانێ بەباشی پێ ئەزم کرێ و بەباشتر تێبگەی وایە؟ ئافرین تۆ هەموو ساڵێ بەشداریەکەی؟ بەڵێ بەڕاستە؟ سوودی لێ بینیوە؟ بەڵێ زۆر زۆر باشە بەو هیوایم کە ئەوە بەردەوامی بۆ ئەوی سوود لەوانەکانت بینی باشە؟ ئافرین چەپڵێکی قایم بۆ ڕۆزایگیان دەست خۆش چۆنی؟ باشی؟ وی نەترسم ئەوە چییە؟ ئەوە چییە؟ پڵنگە؟ بەڵێ نەماخوا من زۆر لە پڵنگە ترسم بینیومە کە ئاسکوشتی واخوا منە لە خۆمەوە ترسمە زانی؟ ناو چییە؟ ناو نمەیە نمەیان چۆنی؟ باشم نمە یعنی چی؟ نمەی بارانە باران کە بە هێواشیە بارێ؟ پێڵێن نمەی باران وایە باشە تۆ بوو کە بە بارانەو کردووە؟ نەو کردووە؟ تەواری هاوڕێم بووکە بە بارانی کردووە لەگەڵ کۆمەڵێ مناڵی هاوڕێەوە نەخۆش بوو مناڵ کۆ بوونەوە هەیاران و مەیارانیانەوە دەزانی؟ نما تۆ بۆ چی هاتووی بۆ ئێرە؟ بۆی لەوانەکانمانە باشتر بین لەوانەکانتانە باشتر بن باشە ئەبێ مناڵان بۆ خۆیان لە ماڵەوە دانیشت و هیچ نەکەن ئەیبێ چی بکەن لە پشووی هاوینە؟ بچن بۆ زۆربەی بچن بۆ پەیمانگاکان بچن بۆ پەیمانگاکان بچنە خولەکان خولی میوزیک خولی زمان خولی وانەکان وایە؟ بەڵێ ئافرین هەر بشین نمەجان یەک چەپڵێ قای بۆ نمە چۆنی؟ باشم باشی؟ ناو چییە؟ دینا دینا تۆ لە پۆلی چەندی؟ لە پۆلی پێنجم لە پۆلی پێنجی باشە هەموو ساڵێ بەسەرکەوتووی دەرچووی؟ بەڵێ هیچ ساڵێ نەماویتەتەوە؟ نەخێر بۆچی؟
چکە زۆری هەوێنەکان خۆم بە تەلەڤیزیۆنیشتۆ مەشغوڵ ناکرد و خەریکی خوڵ و شتەکانە بووم. بەڕاستە باشە ئەم خوێندن و خولانە سوودیان هەیە یان سیرکردنی دراما و فیلمی گەورە و ئەو شتانە؟ ئەم خوێندن و شتانە سوودیان هەیە چکە لە کات قوتابخانە کە دەکرێتەوە بەهێزکردنی وانەکانە باشترە بێ. ئەی ئافرین زۆر گرنگە مناڵان ئەوە بەشداری ئەم خولانە بکەن وایە لەبەرەوەی کاتەکانیان بە فیڕۆ ناڕوە لە هاوینیشە بۆ خۆیان سوود لە کاتەکەی خۆیان نەبینن وایە؟ ئەی ئافرین ئەی گۆرانی زانی؟ ئەی هۆڕاوە هۆڕاوەش نازانی؟ ئەی ڕەقیب بەزانی؟ ئەدی ڕەقیب ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زەمان نایشکێنێ داوەری تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە کەس نەڵێ کورد نانەوێ ئاڵاکەمان ئافرین یەکسەم لە قامی بۆ لەبەر هەر بشی دەست چۆنی؟ باشم باشی؟ باشم ئەحواڵت چۆنە؟ باشم ناوچیە؟ لاڤان لافە لافە لێرە تۆ بەتەنیا هاتووی؟ بەڵێ هاوڕێوشتە نییە لێرە؟ نەخێر ئێ باشە ئەی لە گەڕێکی خۆتان هاوڕێو هەیە لە پۆلی پێنج بێ وەکو خۆ؟ بەڵێ ئێ باشە تۆ ئەو وانانەی کەی خوێنی کە ڕۆیشی تۆ ماڵەوە دەفتەر وشتەکە و لابێ یان لە ماڵیشەوە دووبارە وانەکان نەخوێنیتەوە؟ دووبارە وانەکانی خوێنم. ئەی باشە بۆ هەوڵڵای ئەو هاوڕێیانەشە کە نەیانتوانیوە سوود لەم خولانە ببینن لە ماڵەوە تۆ هاوکاریان ناکەی واکەی؟ ئەی ئافرین هەر بشی یەکچەم لەی قای وەڵامێکە چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ناوچیە؟ ئادیان ئاریان؟ ئادیان ئادیان هەی لەو ناوە خۆشە ئادیان ئەزای منیش ناوچیە؟ ناوچیە زیتەڵە زیتەڵە و ئەدیان حەزەکەی بین باوڕێ؟ بەڵێ زۆر باشە کەواتە بێ هەموو ڕۆژێ سەعات 5 هەتا 6 سەیری ماوەی مناڵانی کورسات بکەی من پیشانەیەکە ئەچم بۆ گوندەکان ئەچم بۆ شوێنەکان جا تەواری هاوڕێم پیشانەیە ئەوە نە بەرنامەی خۆشیە خۆم کە دانیشم بە دیاریەوە تاقەتم نییە واز بێنم باشە؟ بەڵێ ئەدیان؟ بەڵێ باشە تۆ بۆ لێرەی؟ بۆ ئەوەی بەهێزکردنی وانەکانم خولی بەهێزکردنی وانەکان وایە؟ بەڵێ باشە ئەمە گرنگترێ یان یاریکردن؟ ئەمە گرنگ ئەمە گرنگترە؟ بۆچی؟ لەبەرەوەی فێر بین لەبەرەوەی وانەکانمان بە باشی فێرەکەن وایە؟ ئافرین نادیان جان یەکسەم لە قای بۆ ئەدیان هەر بشی دەست چۆنی؟ باشم وەڵا باشی؟ بەڵێ ناوچیە؟ میکائیل میکائیل؟ بەڵێ میکائیل؟ بەڵێ من ئەڵێم میکائیل تۆ بڵێ بەڵێ من ئەڵێم چۆنی تۆ بڵێ باش باشە؟ باش ئەگەر تێکەڵ لەگەرەوە دۆڕایی باشە؟ باش میکائیل؟ بەڵێ چۆنی؟ باشم میکائیل؟ بەڵێ چۆنی؟ باش میکائیل چۆنی؟ باشم ئۆ لێم تێم وایە میکائیل؟ بەڵێ لە پۆلی چەندی؟ وەڵا پێنج لە پۆلی پێنج؟ بەڵێ دەرچم بۆ پێنج دەرچوو بۆ پێنج؟ بەڵێ زۆر باشە میکائیل توی ساڵێ ماویتەوە لە قوتابخانە؟ نەوەڵا بەهۆی چیەوە ئاوازیرێک بووی؟ وەڵا بەهۆی دەورەکانەوە کە فێری شتە بوو بەهۆی دەورەکانەوە؟ ئێ باشە تۆ لێرە کە ڕۆیشتەوە دوایی کاتەکانی ڕۆژت چۆن دابەشەکەی؟ سایەکان مەکەم بۆی هاتم و بۆیرە چاکتر بووم کە دەورەکەش چاکتر بوو بڕم بۆ پۆلیس چاکتر بشم. ئەی ئافرین هەر بژیت من پێم خۆشە مناڵان ئەوە وەکو تۆ هەوڵێن پێیان خۆشە دەرچن لەبەرەوەی پاشە ڕۆژێکی ڕووناکتان نەبێ وایە؟ یەکچەم لێ قایمی بۆ لێبەر هەر بژی میکائیل دەست خۆش چۆنی؟ باشم باشی؟ ناو چییە؟ زامۆ 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 تۆ براو هەیە ناوی نامۆ بێ؟ نە ئەی هاوڕێو هەیە؟ بەڵێ ناوی نامۆیە؟ نە ئەی ناوی ڕامایە باشە زامۆ پێم بڵێ ئەو هاوڕێ و بەشداری ئەم خولاناکە؟ بەڵێ ئەو لە چ خولێکە؟ لە خولی ئینگلیزی ئێوێ زمانی ئینگلیزی فێر بێ؟ بەڵێ ئافرین ئەی تۆ بەشداری خولی ترێ کردووە بێچکە لەمە؟ نە زۆر گرنگە مناڵان ئەوە بەردەوام بەشداری ئەم خولانەکەن لەبەرەوەی کاتەکەی هاوینیان دابشکەن و بە بێسوود نەسوڕێنەوە وایە؟ بەڵێ باشە تۆ چی بۆ مناڵانە ئەڵێ کە بۆ خۆیان لە ماڵەوە دانیشتون و بەشداری هیچ خولێک ناکەن؟ پێیان ئەڵێم با بێنە ئەم دەورێنە ئافرین بۆ ئەوەی کە تواناکانی خۆیان دەرخەن وایە؟ بەڵێ ئافرین یەکچەم لێ قای بۆ زامۆی بکەن چۆنی؟ باشم باشی؟ ناو چییە؟ لیدا لیدا؟ وەڵا خۆ ڕاستی شەکەیان نووسراوە لیدا؟ لیدا؟ باشە تۆ لە پۆلی چەندی؟ پێنج پێنج لیدا تۆ ئەگەر ون بی
بە چیا خێزانەکەەوە دۆزیتەوە بە تەلەفۆن بەم ژمارە تەلەفۆنەکەم ئەی ئافرین وتم بزانم وایە ئەو ژمارە تەلەفۆنانە لەبەرتە بەڵێ گەر ئەمەم پێبێ و لەبەرمە ئەگەر ئەو پێ نەبێ لەبەرم نا ئەی بۆ لەبەری ناکەی وتو هەموو ڕۆژێەوە پێ نییە وایە لیدا ئەی تۆ بۆ چیاتون بۆ ئێرە بۆی فێری هەموو زمانەکان بم عەرەبی برکاری ئینگلیزی واتەوانەکان باش بکەی بۆچی بەم هاوی نەبی بۆ ئێرە وانەکانە باش بکەی ئەمەوە فێر بم کاتێک چوومە مەکتەب باشتر بم لە بۆی زمانەکان بزانم ئەی ئافرین هەر بشی زۆر باشە ئەوە بەردەوام بەشداری ئەم خولانەکە بۆ ئەوەی ساڵێکی تر کەمتر ماندووبی وانەکان باشتر تێبگەین نەبرەی باشتریش بەدەستبێنی باشە یەک چەمڵی خای بۆ لیدا هەر بشی دەست خۆ چۆنی باشی ناوت چییە لەرێ لەرێ و لیدا خوشکن یان هاوڕێن هاوڕێن ئەی لەو سوتفە جوانە سیرکە ناوەکانیان بەلێ دەسی پێکردو و لە تەنیشێکی شەون وایە ئافرین لەرێ باشە تۆ چەند هاوڕێوە هەیە لێرە زۆر باشە ئەگەر لەوانەیە تێ نەگەیشتی لەگەڵ هاوڕێکانتا بەشداری یەکەی تو یەکتری تێبگێنن باشە ئافرین تۆ هاوڕێ شتە هەیە لە خۆ بچووتر ئەی ڕێنمایی ئەوانەکەی کە بەردەوام ئاوا بێن بۆ خولەکانیان تێبکۆشن کاتەکانی خۆیان بە باشی دابش بکەن لە هاوینا ئافرین زۆر باشە ئەی گۆرانی زانی لە گۆرانێکم بۆ بڵێ ژینی لادە سەیرانە گەرچی زۆزێگرانە ڕۆژی نەرەسەری ساڵ ئەکەونەیش کوڕووکاڵ یان جۆگەهێنان برد ئاوداستن کوڕووکاڵ یان خۆبەرسینی باقیان یاخود بەرشینی باخە وایە ئافرین گەن سەم لە قایمی بۆ لێبە هەر بشی دەست چۆنی باشی ناو چییە ئانیا تۆ لە پۆلی چەنی پێنج باشە پۆلی پێنج گەورەتریان پۆلی سیانزە نییە هەتاکو پۆلی دوانزە هەیە ئەی تۆی دوانزە یعنی ئیتری هیچ نامێنێ بێ بچین و ماڵۆ خۆمان بخەوین ئەیە بێ بەچی ئەبێت بچین بۆ دەورە و دوای بچین بۆ زانکۆ ئەبێ بچین بۆ زانکۆ وایە باشە تۆ بەنیازی لە پۆلی دوانزەی ترواز بێنی ئەی ئەچم بۆ زانکۆ ئەچی بۆ زانکۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی بە دکتۆر بە دکتۆر دکتۆری چی دکتۆری دان ئەدی بزانە دانم ئایبیە ئێسا باشە دانم باشە مناڵە بێ دوای شیرینی چی بکە بزانمە زانی ئافرین دیارە تۆ بی بە دکتۆری دان لەبەرەوەی یەکسەر و تێبێ دانی بشوە ئەوەی کە ئەگەر نەبێ بە دکتۆر لەوانەیە بڵێ ئەبێ دوای شیرینی سوێری بخوا وایە ئافرین باشە گۆرانیە زانی گۆرانێکم بۆڵی دەی کۆمپیوتەر دانیشە لەم بڕوانە ئیش و کارم چەند جوانە عەقڵێکی گەورە و پڕەم وەک دارستانی چڕم ئەوەی کەم لەبەر نییە لەبەرە نییە کوڕی کێشە نییە منیشەوە جار شتم بیرەچێتەوە زانی ئافرین هەر بشی یەک چۆمڵی قایمی بۆ لێبە دەست خۆش چۆنی باشی ناو چییە ئەو شتە جوانانە لەکوێ بوو ئاوەی کە کردوتە بە قشتەوە ئەوە چێ بەیگوێتەوە چی پێڵێن گوارە ئافرین باشە پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی پۆلی پێنج ئافرین حەزەکەی دەرچی بۆ پۆلی شەش باشە مناڵ بۆ ئەوەی دەرچێت لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر ئەبێ چی بکە ئەبێ بچێتە پەیمانگە ئەبێ بچێتە پەیمانگاکان یان خولەکان بۆ بەهێزکردنی وانەکانیان وایە مناڵ ئەگەر وانە نەخوێنێت چی ئەبێ سەرکەوتوو نابێت لەوانەکانیە ئەفەرین سەرکەوتوو نابێت لەوانەکانیا و ئەمێنێتەوە وایە یەک چۆمڵی قایم بۆ هەلیم هەر دەستێنینجا دەست شەنێ چۆنی چەنێ باشی زۆر بۆچی ئەوەنە زۆر باشی هیچ ڕووی نێوە ئەی یاخوا قەت هیچ ڕوو نەیە ئەی ئافرین باشە شەنێ تۆ لە پۆلی چەنی لە پۆلی پێنج ئافرین شەنێ بۆچی بەم هاوی نەخۆشە لە ماڵەوە هاتوویتێتە دەرەوە بۆ ئێرە بۆ ئەوەی دەرس بخوێنی باشە سوودی دەرس خوێندن چییە؟
سوودی هەیە چۆن وەکو کە لە سوودەکانی کە گەورە بووی یعنی بژمارە و نەزانی کێ؟ کەسێ پێ و بڵێت 2000 بەرە تۆ بڕی 3000 بێتێ غەڵەت کەیت ئیتر ئەوە سوودە لە سوودەکانی ئەوەی ئیفلاسەکەیت و هیچت پێ نامێنێ وایە؟ باشە فێری خوێن و خوێنەواریە بی فێری زمانە بی فێری زانستە بی لە ڕێگەی خوێندنەوە ئەگەی بە هەموو شتێک وایە؟ ئافرین باشە پێم بڵێ مناڵان چ کاتێک پێویستە سەیری یوتوبکەن سەیری ئامێرە ئەلکترۆنیەکان کەن چی کاتێک کاتە ساییمان تەواو کرد باشە ئەبێ مناڵ سەیری کام بابەتانەکە لە یوتوب و شتانە بابەتی دەرس خوێندووشت ئافرین بابەتی وانەکان ئەو بابەتانەی کە پەیوەستە بە مناڵەوە وایە؟ باشە تۆ زانی ئەمەش یوتوبمانەیە؟ ئاها دا ئەگەر ویستی سەیری بەرنامەکانی ئێمە بکەی سەیری یوتوبەکەی ئێمە کە ناوی کورسات پیتزە باشە؟ هەموو بەرنامەکانمان لەوێ هەیە باش؟ ئەی ئافرین یەک چەڵێقای بۆ شەنێکیە هەربژی دەستخۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ پەری پەری ئەی کە جوانە خۆشحاڵەی پەری پەری گیان لە پۆلی چەندی؟ 5 پۆلی 5 باشە پەری تۆ هەموو ساڵێ بەشداری ئەم خولا ناکەی؟ بۆچی سوود لێ بینیوە؟ سوودەکەی چی بووە؟ سوودی چی بووە بۆیە کە چیتە پۆلی 5 و 6 سوودی لێ ببینی واتەوانەکانی بە باشتر تێبگەی وایە؟ ئەی ئافرین باشە تۆ هیچ ساڵێکە بۆ لە قوتابخانە بمێنیتەوە؟ باشە مناڵ ئەگەر هەوڵ نەیا و تێنەکۆشێت چیەکە؟ ئەبێت دەرس بخوێنێ ئەی ئەگەر دەرس نەخوێنێت چیە بێ؟ تەمەڵە بێ خۆی تەمەڵە بێت و ئەمێنێتەوە لەو پۆلە وایە؟ ئافرین تۆ گۆرانی زانی؟ ئەی هۆراوە هۆراوەش نازانی؟ باشە یەک چەپڵی قایمە بۆ لێبەر مناڵەکان حەزەکەی؟ یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەربژی چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ژاری لەو ناو خۆشە یعنی چی؟ یعنی گوڵێکی گوڵێکی سوور وەکو کراسەکەی من وایە؟ باشە کراسەکەم جوانە؟ ئەوی توش زۆر جوانەوە لە کوێ بوو؟ لە مازاک مازار کڕێ و ئەی بۆ من نابێت لەگەڵ خۆتان منیش پێم کراسی جوان و تیشێرتی جوان کڕم ئەم جارە وەرە لەگەڵمە بەڵێن بێ؟ ئەی ئافرین باشە بەڵێنێکی تریشم بەرێ بەڵێنم بەرێ کە هەمیشە ئاوا زیرەک بیت و وانەکانێ بە باشی بخوێنی باشە؟ نابێ یاری بە مۆبایل و تابلێت و شتانەش پێی باشە؟ ئەگەر یاری بە مۆبایلکەی ئیتر مە قسە و لەگەڵ ناکەم ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر هەربژی چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ سافیا سینیم ناو خۆشانیان هەیە سافیا تۆ لە پۆلی چەندی؟ ئەی پار لە پۆلی چەمووی؟ باشە تۆ پاریش بەشداری ئەم خولەو کرد؟ سوودی ئەم خولە چییە بۆ مناڵان؟ فێری علم دەکات فێری زانست و زانیاریمانەکە وایە؟ وامان لێکا بە باشی وانەکان تێبگەین وایە؟ ئەی ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەربژی دەستخۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ڕەوەس؟ ڕەوەس چۆنی؟ باشی بانی زووە سای لە خەو؟ ئەی شەو زوو خەوتی؟ سەعات چەند؟ باشە ئەی ئەو مناڵانەی سەعات 4 خەون سەعات چەند خەبەریانە بێتەوە؟ درێن خەبەریانە بێتەوە باشە تۆ حەزەکەی مناڵان زوو بخەون یان درەخ بخەون؟ زوو بۆچی؟ لەبەر ئەوەی بۆیانیان زوو هەستن باشە سەیرێکی کامێرەکە بکە دەی بڵێ مناڵان شەوان زوو بخەون بۆ ئەوی بەیانی زوو هەستن و سوود لە کاتەکانتان زوو بخەون بۆی بەیانی زوو هەستن ئافرین هەربژی باشە گۆرانی زانی؟ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ بەس قوتابیم لەبەرە قوتابیم بۆ بڵێ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیری خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێ ڕووناکی وێنەی بەرز و دڵپاکی خامە کتێب و دەفتەری هەرسێ دەکەین سەر مامۆستا ڕابەرمانە فەرمانی لەسەر سەرمانیتر دەبێ بخوێنی نازانی لەبەر بمێنین ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر هەربژی دەستخۆش ئافرین تۆ چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ لیندا گیان ئافرین لیندا لە پۆلی چەندی؟ 5 تۆ وانە زۆرە خوێنی؟ حەزەکەی بە هەموو ساڵێک بەسەر کەوتوی قۆناغەکانی خوێندن ببڕی؟ باشە ئافرین باشە مناڵ بۆ ئەوەی سەرکەوتوو بێ ئەبێ چی بکە؟
ئەبێ بە دەرزەکانی بخۆنە بچە بۆ دەورە بۆ ئەوەی کە توێ مەکتەب فێر بێ. ئافرین باشە پرسیارێکی لێ بکەم باڵێ تۆ ئەو چاویشکە جوانە و ئەبێ بیتە دەسەم و مناڵەکان یاری پێ بکەن نەخێر بۆچی؟ لەبەرەوە بە جوانی نێچاو کەزە. ئافرین لەبەر ئەوەی مناڵەکان ئەگەر دەسی لێ بن پیسە بێ یان ئەشکێ وایە ئەبێ ئێمە شتەکانی خۆمان بپارێزین نابێ بینە دەست مناڵان بۆ ئەوەی بشکێ وایە ئافرین تۆ بەردەوام بە لەوانەکانێ بۆ هیوایم کە پاشە ڕۆژێکی ڕووناکە هەبێ باشە ئافرین نێچە بڵێ قایمی بۆ لێبەر هەر بشی دەستۆش جوانی باشم باشی باش. ناو چییە؟ زەینەب زەینەب جان لە پۆلی چەنی؟ 5 لە پۆلی 5 زەینەب باشە تۆ ئەم ساڵ هاتی بۆ خولە ئەی باشە تا ئێستا بەشداری هیچ خولێکی ترێ کردووە چ خولێ؟ خولی زمان بۆ نمونە خولی میوزیک خولی وێنە کێشان ئەوانە هیچ بەشداری و کردووە؟ خولی زمان خولی زمان چه زمانێک؟ ئینگلیزی ئەی ئافرین ئەی سوودە لێ بینیوە؟ باڵێ ئەی باشە ئەم خولانە سوودیان چییە بۆ مناڵ؟ بۆیە فێری وانەکان بن ئەوە فێری شتی تر بن بۆیە محلەکان ببڕن تا بۆنە پۆلی تر. ئەی ئافرین کەواتە تۆ بۆ هاتووی بۆ خولانە بۆ ئەوەی بەباشی لەوانەکان تێ بکەی وایە؟ ئەی باشە ئێرە خۆشتریان ماڵەوە ئێرە لەبەر ئەوەی باشتر لەوانەکان تێگەی ئەی ئافرین مامۆساکان هەوڵتان لەگەڵایەن ئافرین زۆر زۆر باشە تۆش بەردەوام ئاوا بخوێنە هەوڵ بە تێبکۆشە لەبەرەوەی لە پاشە ڕۆژان بی بە کەسێکی زۆر باش بۆ وڵات باشە ئافرین نێچە بڵێ قایمی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش بەحەفیز من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەم پەیمانگە لەبەرەوەی چاوم بە ژمارەیەکی زۆر مناڵی ئازیز کەوت هەمویان ئەیانەوێ کە وانەکان بەباشی تێبگەن بۆ ئەوەی ساڵێکی تر کەمتر ماندوو بن و وانەکانی قوتابخانەیان باشتر تێبگەن بۆ هیوایم کە هەمیشە سەرکەوتوو بن بەڕاستی سوودم لە قسەکانیان بینی هەتا بەرنامەیەکی تر و شوێنێکی تر بەخواتان نەسپێرم خواتان لەگەڵ